ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناڕۆتۆفیقم لاڵخێم شەوی بەرنامەی پانۆرامە پێتان گەیشتینەوە. کورسات یوبیلی زیوینی تێپەڕن 25 ساڵە لە بواری ڕاگەیاندندا خزمەتەکە بەبێ جیاوازی بە هەموو ئاست و تەمەنەکان بۆ کۆمەڵگەی کوردەواری بۆ هەر چوار پارچەی کوردستان. کورسات ناوەندێک و خانەیەکی پێگەیاندن بووە لە ڕووی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسی و داهێنانی بوارەکە. ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان لە کورساتدا کاری کردبێت ئێستا جێگە و مەکانەتی جیاواز و تایبەتی هەیە. ئەگەر لە کورسات بەردەوامیدا بێ بەکارەکەی یاخود لە دام و دەستگاکانی دیکی ڕاگەیاندن کە ئێستا لە ساحە و مەیدانی هەرێمی کوردستاندا خزمەتەکەن بە بینەرانی کەناڵە جیاوازەکان. کورسات تا چەند توانیوێتی لە ماوەی کارکردنیدا ئەو دەستگایە بێت کە بەبێ جیاوازی خزمەتی سەرجەم چین و توێژەکانی کردووە. کورسات کە ناوەندێکی پێگەیاندنی ڕۆژنامەنووس و ڕاگەیاندن کار بووە تا چەند توانیویانە بەپێی دیسپلینەکانی کاری ڕاگەیاندن خزمەت لە بوارە جیاوازەکاندا بکەن بینین و بیستن و بینراودا. کورسات کە تاوەکو ئێستا بەردەوامە لە کارکردن توانیوێتی پەیامەکانی خۆی بە شێوازێکی ڕاست و دروست بگەێنێتە بینەرەکانی یاخودنا. لە دوای 25 ساڵ تەمەنی کورساتەوە ئەو هەنگاوە جیاوازانە چیە کە دەبێت کورسات پەیڕەوی بکە. ئەم شەو گفتوگۆیەکی جیاوازەکەی لە بەرنامەی پانۆراما بە میوانداری برای بەڕێزمان برای گەورەمان کاک شێخ جەمالی موزیع کە سەردەمانێکی زۆر هەمومان شانازیمانە کرد بە دەنگ و ڕوخساریەوە. بەخێر بێ یا شێخ جان، خۆشحاڵین لە نزیکەوە. پەیامت بۆ یادی کورسات چییە؟ کورسات لەوانەیە بە لای زۆر خەڵک کە ئەڵێن ماڵی هەمووانە بەڕاستی دروشمێکی زۆر زۆر جوانە، بەڵام بە نیسبەت ئێمەمانان کە پێناسەکەشمان لە کورساتەوە هەر کە جەنابەت منن ناسان وتر شێخ جەمالی موزیع پێناسەکەم لە ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پێسپێردراوە و شانازیشی پێوەکەم بە نیسبەت ئێمەوە تەنها ماڵێک نییە، شوێنێکی پیرۆزە. بەڕاستی لای من زۆر جار کە لەو سەرجادەیەوە هاتوچۆوەکەم وەگەوە وایە کە کاتی خۆی لە گەڕەکێکە لە ماڵێکە لە گەڕەکێکە لە دایگەبیت هەر کاتێ بێوە ڕوویتەوە خۆشەویستیەکەت بۆی هەیە ماڵە کۆنەکەی خۆمان. بەڕاستی کورسات بە نیسبەت ئێمەوە هەم ماڵی ئێمەیە هەم ماڵێکی پیرۆزی ئێمەشە. لێرەوە من بەڕاستی لە ساڵیادی کورساتە شانازیە بۆ خۆم بۆ هەموو برادەرەکانم کە دڵمان بەوە خۆشە سەردەمانێک لەم کەناڵەوە لە سەرەتای دەستپێکردنی پەخشی ئەم کەناڵەوە ئێمە لێرە ئیشمان کردووە، بەڵام ئێستا بەری ڕەنجەکەمان دیارەکە کورسات شاشەیەکی ڕەنگینی جوانە. کورسات بەڕاستی کەناڵێکە لەبەر دڵانە. کورسات کەناڵێکە کە ئەچێتە هەموو ماڵێکی هاو نیشتیمانیانمان و بۆ دەوروبەریش ئەڕوات بە هەموو پێناسەکانیەوە. کورسات بەڕاستی بووەتە جێگەی ئەوەی کە ئێمە شانازی بۆ بکەین ڕۆژێ لە ڕۆژان بەردێکمان لە بناغی ئەم کەناڵا داناوە. هەمیشە سەرکەوتوبی کاک شێخ، چونکە بەڕاستی هەم جێگەی شانازی ئێمە وەکو ڕاگەیاندنکار و ڕۆژنامەنووسان لە دەستگای میدیایی کورسات هەم وەک ڕاگەیاندنیەکێتی هەم وەک لە بوارە میدیایەکەدا کە لە هەرێمی کوردستان و چکەوە سەردەمانێک کارتان کردووە، ینی تەکنەلۆژیا و میدیا بەم شێوازە پێشکەوتوو نەبووە. حەزەکەم باسێکی سەرەتای کورسات بکەین. تەڵەن جەنابەت ینی بۆ ئەزموونی کە لە شاخت بوو لە ڕادیۆ دواتر کە دیتەوە شار لەوێ تەلەڤیزۆنی گەلی کوردستان، پاشان کە ینی بیرۆکەی دامەزرانی کورسات وەکو کەناڵێکی سەتەلایتی و فەزایی لەو سەردەمانەدا دێتە ئاراوە بە بیرۆکەی جەنابی سەرۆک مام جەلال و هەروەها خاتووی ئیبراهیم محمەد. کورسات دامەزرێت. جەنابەت یەکیشی لەوانەی کە لە سەرەتاوە دیتە کورسات بیرۆکەکە چۆن بوو و سەرەتای ئیشکردن لە کورساتە بەڕاستی چۆن بوو؟ بە حەقت چکە یەکەم کەناڵی سەتەلایت و ناڵین یەکەم کەناڵ یەک دوو کەناڵێکی دیکە سەتەلایتە، بەڵام کورسات جیاوازتر لەوانە کاری کرد. کورسات دەتوانی بە یەکەمین کەناڵ حسەیبی کەی لە هەرێمی کوردستانە. من ئەمەوێ بگەڕێمەوە بۆ ڕابردوو دوای ڕاپەڕین بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بواری ڕاگەیاندنا دەستپێشکەریەکانی زۆر بەرچاو و دیارن. ئێمە بیرمان نەچێت تەلەڤیزیۆنی گەلی کوردستان یەکەم تەلەڤیزیۆن بوو کە
لە دوای ڕاپەڕینەوە هەر لە یەکەم مانگەکانی دوای ڕاپەڕینەوە پەخشی دەست پێ کرد کە پێڵێن کەناڵی دایک بەڕاستی هەمومان قەرزاری ئەو کەناڵین. یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی ئەساسی دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان بەو هەیبەت و پێگێ و گەیاندنی قۆناغی خەباتی بە ڕزگاری نیشتیمانی لە ڕێگەی ینی ڕاگەیانەکەی بەشێکی ئەساسی بوو لە سەرکەوتنەکانی. دوای هاتنەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر بە سەلیقە و بیرمەندی جەنابی مام جەلال ئێمە بیرمان نەچێ کوردستانی نوێی یەکەم ڕۆژنامەی ڕۆژانە بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان مۆدلێکی تازەی هێنایە ئاراوە کە هەموو ڕۆژێک هەواڵەکانی گەرم و گەرماوگەرمی کوردستان لە کوردستانی نوێەوە بڵاوە بوویەوە کە خودی جەنابی مام جەلال خۆی گرنگێکی زۆر زۆری پێدا. دوای ئەوە دروستبوونی سەتەلایتی کورسات لە کاتێکا بڵین کورسات دروست بوو من حەزمە کرد بەڕاستی ئەوە بڵێم یعنی حەقا لەگەڵ هەموو ناوێکی کورسات تا باگراوندەکەی یەک ڕسمیدا دەهێرۆ بێ چونکە بەڕاستیدا دەهێرۆ ئەوەی ئێمە بزانین زۆر زەحمەتی بەم کەناڵەوە کێشا. یەکێک لە گەورەترین سەرێشەکانی دادەهێرۆ کەناڵی کورسات بوو کە لەو سەردەمانە لەوە ئەچوو زۆر لە برادرە کۆنەکانی خۆمان سەردەمی تەکەتول و ململانەی باڵەکانی ناوێکێتی نیشتیمانی کوردستان زۆر زۆر دژایەتی دروستبوونی کورسات هەتا لە زۆر شوێنە باسە کرا ئەیان و دەرامەتی یەکێتی هەموو یەکێ بۆ کورسات کە ئەسڵەن وانە بوو چونکە ئێمە لەم کەناڵا بووین لەوە ئەچێ هەژارترین کەناڵ و بێ لە ڕووی موچەی مانگانە و ئەجیزەکانی ئەو سەردەمە و سۆدیۆکانی و هەتا بینا و شتەکەشی لەم دوایە ئاوا مای دڵخۆشیەکە ئەو ینی ئەچیزە کۆنانی تەلەڤیزۆنی خاگ و هێنایانە ناو کورسات و لێرە دایان مەزران و کاریان پێکرد. بەڵێ جا دەستگای میدیایی خاکیش هەر بەڕاستی ئەویش هەر لەسەر ئێسک و پرووسک و زەحمەت و شەو نەخۆنیدا دەیێرۆ دروست بوو. کەناڵی کورسات یەکێک لە شەڕە گەورەکانی ئێرۆخان بوو لەگەڵ هەموو دەستگاکانی تری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە من لێرەوە دەستی ڕێزەگرم بە سنگمەوە بۆ دادەێرۆ کە بە حقت لەگەڵ هەموو جوانیەکانی تریادا دەێرۆ جوانی زۆر زۆرە لە سەردەمی شاخەوە جگەلەوەی کە خێزانی جەنابی مام جەلالە بەڕاستی ئەوەندە سەروەری هەیە یەکێک لە گەورەترین سەروەریەکانی کەناڵی کورساتەکە بە هەوڵ و بە سووربوونی قەناعەتی خۆی کەناڵی کورساتی هێشتەوە ئەگەر ئەو نەبوایە لە هەر دەسێکی ترابوایانە ئەگەشت بەم ڕۆژی ئەمڕۆ لەبەر ئەوە کورسادی یادگاریەکی زۆر جوانی جەنابی مام جەلال و دادەێرۆیە من زۆر زۆرم پێ خۆشەکە ئەو شاشە ڕەنگی نابینم زۆرم پێ خۆشەکە ئەو هەموو پێشکەوتنە لە کەناڵی کورسات تا بینم. سەر لە چاو ئەوسایەکەی بینی جیاوازی زۆرەکە زۆری جیاوازە. کورسات بەڕاستی پێناسی زۆر زۆر هەڵەگرێ. کورسات یەکێکە لە کەناڵە ڕازگۆکان من هەمومان نەک من کۆمەڵگای ئێمە وای لێ هاتووە زۆر بەداخەوە ڕۆژانە سێری کەناڵەکانی ترەکەی کەناڵی وا هەیە لە ڕۆژێکا دەدرۆی گەورەکە یعنی هەر بەبەر چاوتەوە بە عالمی ئاشکرا دەدرۆی گەورەکە لەبەر مەسلحەتی کۆمپانیایەک لەبەر مەسلحەتی چەند کەسێک لەبەر مەسلحەتی حیزبێک زۆریش بەلایەوە ئاساییە. کەناڵی وا هەیە لەگەر ڕێزمە خەریکە بە بەرنامە جاشایەتی لەبەر چاوی خەڵک جوانەکە بە بەرنامە لەگەر ڕێزمە جاشی مۆدێرن ئێنێ کە ئێستا بوونەتە پێشگر و بوونەتە ڕێگر لە بەردەمی پێشکەوتنی شۆڕشی گەلی کوردستان بە تایبەتی لە پارچەکانی ترا بەڵام زۆر بەلاشیەوە بە کاری ڕاگەیاندنێکی کە لەگەر ڕێزمە کاری ڕاگەیانن پێش هەموو شتێک ئەخلاقە اینجا مێهنەیە بەڕاستی بەڵام کورسات زۆر سەربەرزانە زۆر بە شانازیەوە ئەتوانین هەم ئەمانەی کە ئێستا ئیشیتیاکەن شانازی پێوە بکەن هەم ئێمەش کە سەردەمانی لێرە بووین شانازی پێوە بکەین بەوەی کە کەناڵێکی ڕازگۆیە جگە لە هەموو بوارەکانی ترکەی لە هەموو بوارەکانی ترکە ئەڵێم لەگەڵ کون و قوژبنی ژیانی کۆمەڵگای ئێمە کورسات بەڕاستی خزمەتێکی گەورەی کردووە لە هەموو بوارەکان. خۆی کاک شێخ هەر دروشمەکەی کە لەسەری دامەزراوە کاڵە کورسات ماڵی هەمووانە ینی بەڕاستی ئەمە فعلەن ماڵی هەمووانە لە ڕووی کۆکردنەوەی هەموو دەنگ و ڕەنگێکی جیاوازە ناو دەستگاکەوە اینجا کە ئەشێتە هەموو ماڵێکەوە ینی شایستەی ئەوەیە بەڕاستی بە قسەی خۆمان نییەوە تا جەنابی شت ینی تۆ خۆت کە سەردەمانی لێرەوەی ئەم شایەتیەدا ینی زۆرێکی دیکەش لە خەڵک ئەم شایەتیادن کە فعلەن کورسات ئەو کەناڵەیە کە لە ماڵەوە بە بێکێشە لەگەڵ هەموو ئەندامانی خێزانەکە توانین تەماشای بکەیت کەواتە
ئەو دیسپلین و ئەو استراتیژی کە کورساتی لەسەر دامەزراوە تاڵەن جەنابەدە لە سەرەتای کورساتەوە کە لێرە بووی ئەزانی سیاست و استراتیژی ئەم کەناڵە چی بووە. پێت وایە ئێستش ئێمە کە بەردەوامین هە لەسەر ئەو سیاست و نەهجەی کە ینی دادەهێرۆ و سەرۆک مام جەلال بۆیان داناوین یاخود نەخێر هەندێک گۆڕانکاریمان کردووە و ئەبێت وەزە جیاوازتر بین. پێشکەوتنەکانی ژیان بەڕاستی هەمومان والەیەکە کە دوای بکەوین ئەگەر لەگەڵی نەڕۆین مجبورین هەردوای بکەوین لەبەرەوە ئێستا بەڕاستی من و جەنابەت پێشتر باسی ئەوەمان کرد سەردەمانێک ئێمە لەم شاشەیەوە دەرەکەوتین بەڵام ئێستا جیلێکی نوێ سەیری ئەو شاشە جوانەی کورساتەکە پێویستی بەوەیە دەموچاوی جوانتر پێویستی بەوەیە خەڵکی بەهۆشتر و خەڵکی مستەقەفتر بەڕاستی کە من زۆر مای دڵخۆشیە بەلامەوە کورسات پێشکەشکارەکانی بێژەرەکانی ئەو بەرنامانەی کە هەیەی لە هەموو بوارەکانە کە ئێمە باسمان کرد بەڕاستی توانیوێتی خزمەتێکی زۆر باشی کۆمەڵگای کوردی بکە ئێمە بیرمان نەچێ سەردەمانێک کورسات دروست بوو ئەو کاتە کۆلیژی ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی و زانکۆکانی هەرێمی کوردستانە نەبوو زۆربەی زۆری ئێمە بە شێوەیەکی خۆڕسکانە و واقع ئاگوای لێکردین کە ئێمە بەڕاستی بەڵێ بەڕاگەیانن کار کورسات توانی شوێنی ئەو کۆلیژی ڕاگەیان نەبگرێتەوە بەدەیان کادری زۆر باشی پێگەیان کە ئێستا من سەیرەکەم هەر لە مۆنتێرەوە هەر لە مسەوەرەوە هەر لە بێژەرەوە هەر لە کارمەندی فەنی و ئەوانەوە لە زۆربەی زۆری کەناڵەکانی ترا کاتی خۆی سەرواوێک کە فێربوون لە کەناڵی گەلی لە کورساتەوە فێربوون. گەلی کوردستانی ژێمە هیچ ئێمە ئەڵین تەلەڤیزیۆنی دایکە گەلی کوردستان وەکو سەتەلایی چووکە سەردەمانێکی زۆر گەلی کوردستان زۆر بەداخەوە بێ خزمەت و فەرامۆش کرابوو بەڵام ئێستا ئەویش هەر بەڕاستی ینی شاشەیەکی جوانە و جەماوەرێکی تایبەتی خۆی هەیە کە ئەساسەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو خەڵکانەی کە زۆری یەکێتیانە بیرەکەنەوە هەمیشە بینەری تەلەڤیزیۆنی گەلی کوردستانن کە ئێستا ئەوش سەتەلایتە لەخوا بەزیابێ جا من ویستم باسی بکەم کورسات بەڕاستی وەکو کۆلیژێکی پێگەیاندنی کادری ڕاگەیاندنیش دەورێکی زۆر باشی بینی زۆربەی زۆری کەناڵەکانی ئێستا کارمەندەکانن کە کاتی خۆی لە کورساتەوە شتێک فێربوون و دوای لەبەر هەربۆیەک بڵێ وەکو کۆلیژێ خوێندنگەیەک کادری زۆری پێگەیان کورسات کاکشێخ تۆ بۆ نمونە باسی ینی گۆڕانکاریەکەی لە سەردەمەکەیە یاخود بۆ نمونەڵەی ئێستا بێژەر و پێشکەشکاری نوێ هاتۆتە ناو بوارەکە و لە میدیا جیاوازەکان و شاشە جیاوازەکانیان بینین بەڵام ینی من ئەمە قسەی خۆم نییە ینی شایەتی ئەدەم قسەی زۆرێک لە خەڵکە ئەوانەشی کە ینی لەوەچی ئەلفوبێ ڕاگەاندن نەزان بۆ منێستا کەسایەتیشی وەکو کاکشێخ جەمالی موزیە ینی خەڵک زۆر ئاواتەوە تۆ جاریشکە لەسەر شاشە بینێتەوە بە حەقەت ینی ئێستش ماشەڵا یعنی ڕنگ و ڕوود دەنگەکەت ینی ئەداەکەت هی گەنجێکی هەژدە ساڵ 20 ساڵە بەڕاستی کاکشێ وەڵام گوناحێنی تۆ ئاوا بێبەشی ئەو خەڵکاکی لەو ڕنگ و ڕوە لەو دەنگا لەو ئەدایکە هەیە ینی بۆ بیرە لەوە نەکردوەوە جارێکی دیکە دەستکەیتەوە بەکاری ڕاگەیاندن چکە تۆ بە حەقەت وەکو خۆ دەزانی ئێستا مامۆستای زۆرێکمانی لە بوارەکەیە بەڕاستی سوپاسەوە بڕێز و گەورەیەتی خۆتانە قوربانم کاگاوڕێجیان وەڵاهی من یعنی ساڵانێکی زۆرە پێشمەرگایەتی و دوای ئەوە من لە کۆتایی ساڵی هەشتا و حوتەوە بێژەر بووم لە ڕادیۆی گەلی کوردستان و دوایی لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و پاشان لە کورسات و ئێستا جار بەجارێک کرد لەگەڵ ئەو برادرانی کەناڵ هەشتاکە هەروەکو ڕەفاقەت و نزیکیمان جار بەجارێ هەندێکشە دەبێ لای ئەوانیش دەرەکەوم بەڵام بەڕاستی وەکو خۆم تااقەت و توانا و حوسڵی ئیلتیزامم نەماوە ئیتر بەسی شەکاکە ئێستا ئەو هەموو کوڕە گەنجە قۆزە هەن کاکە لە ماڵەوە دانیشتووی تاوانت چییە کە پیاوێکی ڕیش سپی سمێڵ سپی سەر سپی بینی حەزەکە کوڕێکی گەنج ببینێ حەزەکە کچێکی جوان ببینێ ئێستا هەر بەڕاستیش ینی ڕاگەیاندن وای لێ هاتووە چۆن ئەڵێ شێوەیەک لە شێوەکان نمایشی جلوبەرگە نمایشی زۆر لە پێشکەوتنەکانی جەمالیەتی ئینسانەکانە بەڵام آخر ئەگەر بینەرێکی ڕاستەقی نەبێت بۆ یەشێک لەو کەناڵانە ئەین تامەزرۆیە کەسایەتیەکی ینی چۆنڵی بە ئەزمون ببینێ وەکو جەنابەت یاخود ئێستا لە عەرەباڵن شێخ الموزیعین ینی بۆ نمونە زۆرێک لە کەناڵ عەرەبیەکان هەیە
یعنی تا موزیع و پێشکەشکاری بە تەمەنیشیتیایە خۆ ماشەڵڵا توێشتە تەمەنێ بۆ شێوەیەنەیە کاکشێخ وایەن کاگەڕیان سپاس دەکەم وڵا وەک عرضم کردی بەڕاستی هەر خۆم ینی حوسڵەی ئیشەکە نەبوو حەزم لە ئیلتیزام نەماوە وەکو ئیش هەمیشە وتومە خۆم بە پێشمەرگەیەکی بەردەرگای تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و کورسا دەزانم لەبەر ئەوەی من لەو کەناڵانەوە لە ڕاگەیانیەکێتی نیشتیمانی کوردستانەوە دروست بووم وەجهەیەکم لەناو خەڵکە ئەوە ئەکەوێتە لای خەڵک تا چەند قوبوڵ مەکەن بەڵام مای شانازیەکە پێناسەکەم لە کەناڵەکانی ڕاگەیان یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ ماوەتەوە ڕاستەوەڵا جێی شانازیە ومانی کاکشێنانی بەڕاستی نمونەی جەنابەت لە ئەعلامیەشێتیە ینی کەم و بە پەنجەکانی دەزەژمێرن بەڕاستی حەزەکەم بگەڕێنەوە بۆ سەرەتاکانی کورسات تاوان هەواڵەکان وەزام ئەو کاتە لەسەر وەرەقە بوو ئەم شاشە و ئۆتۆکی و ئەم بابەتانە نەبوو دواتر بۆتان هات یەکەم هەواڵ کە خوێنە بێتەوە لەوێ ینی مای هەم چۆنەڵی دڵخۆشی بۆ تو ببێ بۆ خەڵک چی بوو کاکشێخ بەبیرە نایەت شتێکی ئەوە بەخوایەکە گاوڕ منێکی لە کێشەکانم زیاتر لە 10 ساڵامەوەی بیرۆریەکانی خۆم بنووسمەوە بەڵام لە سەتا لەوانەیە بڵێم 50 ژیانی خۆمم بیر نییە ئەمە هەر هی ئەوە نییە بڵێم دەردی پیری و ئەوانەیە بیرم بێ هەروە بووم بەو شێوەیە وەکو بیرهاتنەوە بیرم نییە یەکەم جار چیم لە کورساتەوە خوێندەوە بەڵام ئێمە لە یادی یەکەمین ساڵی دامەزراندنی کورساتە بەرنمەیەکمان کرد بە ڕەحمەت بێجا من زۆر داوای لێبوردنەکەم بیرم چوو کە لێرەوە سڵاو بنێرم بۆ ڕۆحی کاکە گۆران و کاگەزا سەدیق و کاگاوڕێ و ئەو برادرانەی کە لەم کەناڵا بەڕاستی ڕۆژانێ خزمەتیان کرد بەڵام بەجییان هێشتین یاخۆ ڕۆحیان شاد بێ ئەو برادرە دێرینانەشی کە بە یەکەوە ئیشمانە کرد مامۆسا بەرزان و کاک عادل و زۆر لەو برادرانەی کە بە یەکەوە بووین بەرنمەیەکمان کرد یەکەم ساڵیادی کورسات بوو هەر بەرنمەیەکی و کتتو پڕناوەکەی هەروە بوو یعنی بەرنمەیەکی چاوەڕوان نەکراوە بڕوادەبێن بۆ ئامادە نەکرد نەپرۆڤەمان کردبوو نە پێشتر خۆمان بۆ ئامادە کردبوو بە ڕەحمەت بێ کاگەزا سەدیق پیاوێکی بەسە لێقەی پیاوێکی زۆر بەتوانە کە من هەمیشە ینی وەکو برایەکی ئازیز کە لە بیرما ئەمێنێتەوە چونکە زۆر بەتوانا بوو بەڕاستی شوێندەسیشی هەم لە خاک دیار بوو هەم لە کورساتیش دیار بوو ئێوارە بانگی کردم وتی کاشێک ئەمشەو یادی کورساتە بۆ بەرنمەیە نەکەین وتم چی بکەین وتی حچینە ستودیۆ لەگەڵ کاک عادلا ئیکەین بە سوعبەت و قسەی خۆشەوە بەرنمەیەکمان کرد تا ئێستا ژۆک و بیرەوەری ماوەتەوە چەند گۆرانیەکمانوت بەبێ ئەوەی پێشتر هیچ پرۆڤەیەکمان کردبێ و ئەوانە ینی ئەو سەردەمانە ڕۆحیەتێک هەبوو شتەکان زۆر بە ئاسانی ئاهات بەدەستەوە شتەکانی ئەوەشی کە زۆر سادە و ساکار بوو لای خەڵک شتێکی پەسەندکراو بوو شتێکی ڕێز لێ گیراو بوو مەقبول بوو یعنی خەڵک یەکسەر شتەکە چۆن ناو خەڵکە و خەڵک بەدڵی بوو بەڕاستی ئێستاش ئەو بەرنمەیە لە هەندێک شوێن گۆرانیەکانی بینم دایانێنەوە ئەوانە کە ئەوە هی ساڵی 2001 وایە یادی یەکەم ساڵی کورسات بوو تەمەن ماشەڵڵا دەنگی شل بۆ گۆرانی زۆر خۆش بوو کاکشێک وەڵا ئەگەر جەوەکەی خۆش بێ دەنگی تاوانەوە دەنگە هەرماوە وەڵایی جاربەجارێ خۆم نازانم بەس ڕەفیق و برادرەکانم بە یەکەوە دانیشین هەرڵێن خۆشەی دە نازانم مجاملە مەکەن یا بەجددی وەڵام مجاملە نییە مواقع ئاسکە بەڕاستیانی خەڵک وەم خۆشم یشێکم ینی لە قوربانت لەو کەسانی کە زۆر زۆر لە بواری گۆرانی و هەم لە بواری ئەدای بێژەرێکەشانی چونکە ئێمە ناڵم لەوە چێ زۆرمان لە کەوادری یەکێتی ئەوانەی بەشی ینی بڵین لە تەلەڤیزۆن و ڕادیۆکان ینی ڕێچکەی جەنابەت و یەک دوو بێژەریکەمان ئێمە گرتووە لەم بابەتەیە هەرچەند ئێستا زۆرێکیش یانی لە کەناڵەکان ئەدایان جیاوازە ینی ئەدای بێژەرەکان جیاوازە زۆر جاریانە و پرسیارە لێماکەن بۆ ئێوە لەو ڕێچکە کۆنە لا نادەن باش ینی ئێمە بۆ لەو ڕێچکە کۆنە لا بدەین خۆ پرەنسیپی گەیاندنی هەواڵ چییە یاخود پرەنسیپی گەیاندنی بەرنمەیەکی سیاسی چییە وایە نەکاشێت لادان لەو یاسا و ڕێسانی کە لە بواری ڕاگەاندنا هەیە کورسات تا ئێستا لای نەیەوەلی ینی ئەبێ لابا یاخود نەخێر ئەو ڕێچکەیە بپارێزێ و پێویستە بەو شێوازە بێ بە حەقەت خۆی شتێکی زۆر جوانە دوت بەڕاستی هەر دەستگایەکی میدیایی ڕێچکە و ڕێڕەوێکی تایبەتی خۆی هەیە دیارە لە سەرتاوە ئیشی لەسەر کردووە سەرکەوتوو بووە لە برێچکە و بەرنمەکەی خۆیە وردە وردە پەرەشی پێداوە
ئێمە ئەگەر باسی بێژەرە کۆنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەی لە دەستگاکانی ڕاگەانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمە لەبەرەوەی هەمیشە لە ململانێ و لە شەڕ و لە چالاکی و لە ڕوبەڕووبوونەوەی دوژمنە بووین هەمومان دەنگمان دەنگێکی حەماسی دەنگێکی شۆڕژیێڕانە دەنگێکی یعنی چۆن بە عشایرەکەی خۆمان بڵێ هاوار و تووڕەبوون و خۆسوورکردنەوەیەکی تیا بووە. لە ڕاستیشە بە بڕوای من بێژەری هەواڵ ینی ئەبێ هەمیشە گەرم و گوڕیەک لە دەنگیا بێ هەمیشە حەماسەتێک لە دەموچا و لە هەیبەتی هەبێ لەگەر ڕێزما من لە هەندێک شوێن وتومە جاری وایە گوێ لە هەندێک بێژەرەگری هەواڵە خوێندنەوە بەڕاستی بێتاقە دەبی حەزەکەی بیگۆڕی بەڵام بێژەری هەواڵ بێژەری بەرنمەکانی تریش هەر دیارە ئەمانی شەندێ ڕێسا و قانونی تایبەتی خۆی هەیە بەڵام بێژەری هەواڵ دەنگێکی حەماسی دەموچاوێکی بە هەیبەت و سەرنج ڕاکێشانی بەرامبەرەکە تێوێ تۆ ئەبێ وا خۆت پیشانی بەرامبەرەکەت بی کە تۆ شتێکت پێ ئەتەوێ بۆ بڵیت بێ سەرنجی ڕابکێش ئەبێ سەرنجی ڕابکێشی ینی ئەبێ ڕایکێشی بۆ لای خۆت بۆ هەواڵەکەی خۆت دیارە کورساتیش ئەوەی من سەیریەکەم ئەوە نەبێ مجامەلە بێ بۆ خۆتان بەڕاستی لە بواری بێژەرەکانیا کە هەرچەند کاتی خۆشی ئێمان دەبێژەری زۆر باشمان هەبوو وەندە بێژەری زۆر بە شخصیەت و خاوەن کەسایەتی تایبەتیمان هەبوو هەم لە کچەکان هەم لە کوڕەکانیش بەڵام ئێستش من کورساتێکێکە لەو کەناڵانەی کە هەمیشە سەیری یەکەم زۆر جاریش لە ژێر نووس یا لە سەر شاشەکان دێشە دەبینم تەلەفۆن بۆ برادێکەکە مەڵم کاکەوە ئاوایە یعنی ئەوەندە بەدیقەتم لەگەڵی هەستەکەم بێژەرەکان بەڕاستی خەڵکانی زۆر ئەوەن کە من حەزم لێیەتی گوێیان لێ بگرم گرنگەوە بەڕاستی کورسات هەمیشە وەکو جەنابیشتە ئاماژەت پێدا ینی جێگایەک بۆ پێگەیاندنی کۆمەڵێک ینی ڕاگەیاندنکاری باش و سەرکەوتوو کە ئێستا ئەیان بینین لە زۆرێک لە دام و دەستگاکانی دیکەیە کورسات ینی دوای 25 ساڵ لە بواری ڕاگەیاندن دوای 25 ساڵ خزمەتکردن بە بێ جیاوازی ینی هەمیشە لە بوارە نیشتیمانی و نەتەوەیەکانیشا کورسات ینی توانیوێتی خزمەتێکی بێوچان و بێجیاوازی بکات بۆ نمونە گەر ئێمە لەسەر ئاسی هەر چوارپارچی کوردستان ینی بینین تەماشای کورسات بکەین ینی کورسات خزمەتێکی باشی کردووە بۆ نمونە ئەگەر هەر بینین ئەو مەدرسەیە جارێکی دیکە بینینەوە بەرچای خۆمان لە کورسات بێژەری جیاوازمان بینەوە بۆ نمونەی پارچەکانی دیکە کاکشە سەردەمانی ئێوە تەڵەن بێژەری وازەم ڕۆژهەڵاتی هەبوو یان لە ڕۆژ ئاواژ هەر هەمان بوو لەم ئەخیرانەشە ئێمە خەڵکی باکوورمان هەبوو لێرە ئەم فرەچەشنیە لە جۆرەکانی زاراوەکان بۆ کورد و بۆ کورسات گرنگی خۆی لە چیە بۆ کاکشێ کاگەورێ کورساتیش دیارە پارچەیەکە لە ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان باجێکی زۆری نیشتیمان پەروەری و نەتەوایەتی داوە کورساتیش لەو باجدانە بەشی بەرکەوتووە کورسات هەمیشە جەریئانە پارێزگاری یا بە معنە ئەسڵیەکەی بڵین دیفاعی لە هەر چوار پارچەکانی کوردستان کردووە لە هەر چوار پارچەی کوردستان بەبێ گوێدانە ئەوەی کە پەیوەندیەکانی باشە بێ لەگەڵ ئەو شوێنانەی کە دژی ئەو بەرنامەی کورساتنیاننا کورسات ئێمە من لە سەرەتا ئەوویستم ئەوە بڵێم بەڕاستی باجی کوردایەتی و نیشتیمان پەروەری داوە وەکو ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستەشی لەگەڵ بێ باجی ئەو هەڵوێستە جوانانەیەدا کورسات ئەوەی جەنابەت باست کرد سەردەمانێک بوو کورسات هەواڵی عەرەبی هەبوو بەرنامەی عەرەبی هەبوو ئینگلیزی هەبوو هەورامی هەبوو فارسی هەبوو بەڕاستی من حەزەکەم یەک حەقیقەت بڵێم بە حکمی نزیکی خۆم لە مەنتیقەی هەڵەبجە و هەورامانەوە کورسات گرنگیەکی زۆر تایبەتی داوە بە کولتورە جیاوازەکانی هەموو ناوچەکانی کوردستان یەکێک لەوانە ئەو سەردەمانی کە من لێرە بووم بەدەیان بەرنامەمان لە هەورامان و لەگەڵ خوشکەورای هەورامیا کرد کە سەردەمانێک وای لێ هات لە کورساتەوە بڕوا دەبێ زۆر لە سەیرانکەران و ئەوانەی کە هاتن بۆ گەشت و گوزار کاسێتێکی گۆرانی هەورامیان لە ناو سیارەکانیان بوو کە پێش ئەوە زۆر کەم بوو یا لەگەڵ ڕێزمە خەڵکانێک بەنەوەیکی تر
هەڵوێستیان هەبوو بەرامبەر بە هەورامی و ناوچەی هەورامان بەڵام وای لێ هاو کولتوری هەورامی بوو بە یەکێ لە کولتورە زۆر جوانەکان بە تایبەتی لە مەجای گۆرانیە ئەوە جگەلەوەی ناوچەیەکی پڕحەزارەتە ناوچەیەکی تایبەتمەندی جلوبەرگی خۆیانیان هەیە زمانیان هەیە بەڵام زمانێکی پاراوی خۆشی ئاهەنگگەرمکەری گۆرانیشیان هەیە کە کورسات لەگەڵ هەموو شوێنەکانی ترا گرنگێکی تایبەتی بە ناوچەی هەورامانی ژایانی ئێمە بیرمان نەچێەوە بابەتیشیکەی گرنگ کاک شەخیانی ئەمە حەزەکەم هەمووەکو ینی موزیعیشی دێرین کە تۆ هەم لە ئیعلامی یەشێتی هەم لە کورساتیش کە ینی سەردەمانێکی زۆر کارت کردووە لە بیدایەتەوە تاوەکو کاتێک کە لێرەی تر دوورکەوتویتەوە لە بوارەکە بێژەر و پێشکەشکار و ڕاگەاندنکار و ڕۆژنامەنووس کە لە کورسات من ئێستا باسەکەم ئەمە دواتر یانی تۆ مقارانەکەم بۆکەی لەگەڵ ڕابردووە لە ئێساکە ئێمە کارەکەین بۆ ئەو استراتیژی کە ئێمە باسمان کرد و ئەو ینی ڕێگایی کە کورسات وەکو دەستگایەک بۆی دیاری کردوین لەسەر ئەو ڕێگای ئێمە ئیشەکەین ینی کورسات نایە بۆ نمونە ڕۆژانە بە من بڵێ تۆ ئەبێ بەم شێوازە باسی یەکێک لە پارچەکانی کوردستان بکە یا باسی یەکێک لە حیزبەکانی کوردستان بکە یا باسی یەکێک لە ناوچە و شارە جیاوازەکانی کوردستان بکەی بە ئاراستەیەکی ینی بە ئاراستەکراوی چونکە ئەمە ینی چۆنڵی قەدەغەیە ئێمە استراتیژەکە زانین و ئەوەی کە لە مێشکیشمانایە ڕێگە نەتەوەی نیشتیمانەکەیە کە کاری لەسەرەکەین لە ئێستاە لە ڕابردوو کورسات هەر بەم ڕێچکەی ئیشی کردووە لەگەڵەوەیە یعنی هیچ ئێوە تەوجیه کراون ینی بۆ نمونە بەم شێوازە ئێوە بێن بەرنمەیە پێشکەشکەن یاخود ئەداتان لە هەواڵێکا بۆ ناوچەیەک بە شێوازێکی خراپ و نەرێنی بێ یەکێ لە جوانیەکانی کورسات من لە سەرەتاشەوە واسم کرد ئەو ڕازگۆیەیە کە تا ئێستا پاراستویەتی ئەوەی من بزانم نا هیچ سەرەدێڕێک هەبوو بۆ ئێمەی بنووسنەوە نا لە هیچ شوێنێکەوە ئاگدار کراوینەتەوە کە سانسۆر بخرێتە سەر کەسەکان و ناوچەکان کورسات هەمیشە ماڵی هەمووان بۆ بەڕاستی ینی دروشمێکی زۆر قورسی هەڵگر لە سەرتاوە چونکە تۆ ماڵی هەمووان خۆتەزانی کۆمەڵگای کوردەواری فرەچەشنە بەڵام کورسات لە ڕاستیە پڕ بە پێستی دروشمەکەی خۆی ماڵی هەمووان بۆ تا ئێستا ئەوەی من ئاگدار بم لە هیچ شوێنێکەوە تەوجیه نەکراوە نەشار چێتی بکە نە ناوچە چێتی بکە نە حیزب چێتی بکە نە کەس چێتی بکە بەڕاستی ئەوەی ئێمە ئاگدار بوو بین لێرەوە من لەم کەناڵەوە خۆم سەفەرێکیان لە گەرمەی منافەسەی بینی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بوو من لێرە وەکو بێسیمچیەکی دێرین هاتم قسەم کرد باسی کاک بەختیار برای بەڕێزم برای کاک نەوشیروان مستەفام کرد کە بەرپرسمان بووە و کاتی خۆی لە شاخ ئەو سەرپەرشتی بێسیمی یەکێتی نیشتیمانی کوردستانی کردووە کە لەوانەیە لە یەک دوو شوێن پێیان وتیانەوە لە کورسات تۆ باسی ئەوت کرد کورسات قەت تا هیچ کەسێک پێی نەوتم یعنی نەک ئەوە لێرەوە دەیان جار ئێمە وەسفی جەنابی کاک نەوشیروانمان کردو لە کاتی خۆتەزانی لە قورسترین ملمانیا بووین لەگەڵ برادرانی گۆڕانە ئەوەی من لێرەوە دیقەتم دابێ ئەوەی من ئێستاش کە سەیریەکەم بەڕاستی کورسات بە هەمان ڕێچکە و بە هەمان نەهجی سەرەتای ڕازگۆیانە ئەڕوا کە یەکێک لە سەرکەوتنەکانی کورسات یەکێک لە خۆشەویستی جوانترین خۆشەویستیەکانی کورسات لە ناو خەڵکە ئەوەیە کە کەناڵێکی ڕازگۆیە نەبۆ شکاندنی هیچ ناوچەیەک ئیشەکە نەبۆ شکاندنی هیچ حیزبێک ئیشەکە نە بەڕاستی حیزبایەتێکەشی وا تۆخ کردوێتەوە وەکو هەندێک کەناڵ بێت تاقە دەبی کە سەیریەکەی ینی هەستەکەی ڕێکلامە بۆ حیزبێک ڕێکلامە بۆ کۆمپانیایەک ڕێکلامە بۆ چەند کەسێک بەڵام کورسات هەتا ئێستا ئەو گشتگیریە جوانەی خۆی پاراستووە من لێرەوە بەڕاستی ئەمەوێ دەستخۆشی بکەم لە هەموو ئەو برادرانی سەرپەرشتی کورساتیان کردووە ئێمە کاتی خۆی کاگاوت نەجمەدین لێرە بوو پیاوێکی سەنگین و سەلار و بە ئەدەب و موسەقەف و بەڕاستی هەتا بڵی هێمن و جوان دوای ئەو مەجموعەیە برادەر کاگامانج و ئێستا کاکە دێرین و یعنی بەڕاستی ئەو خەڵکانەی کە کورساتیان ڕاگرتووە
بە ئامانەتەوە ئەو کورساتەیە کە تا دادەهێرۆ دای مەزراند و ئاواتی ئەوەش بوو کە کورسات بگاتە لووتکە کە من قەناعەتمە ئێستا کورسات یەکێکە لە شاشە زۆر جوانەکانی کوردستان، یەکێکە لە کەناڵە زۆر ئەساسیەکانی کە ناتوانی باسی سەتەلایەتی کوردستان بکەیت لە ناو کوردستانە باسی کورسات نەکەیت. لەبەرەوە کورسات هەم کۆنترین سەتەلایتە، هەم ڕازگۆترین سەتەلایتە، هەم بەڕاستی خزمەتی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگای کردو بە بێ جیاوازی ئەوەندەی من ئاگدار بوو. هەرخۆی ینی ئێمە لە کورسات یانی دڵنیام لە ڕابرد و ڕاستەکە بوو بۆ نوە سوۆسیال میدیا نەبوو یاخود پیج نەبوو، ئەم کەناڵە نەبوو لەسەر ینی ئەو پیج و پەڕەکانی سوۆسیال میدیا. ئێستا زۆربەی کەناڵەکان ئیش بۆ لایک یا بۆ ڤیوەکەن بۆی کە بزانێت زۆرترین بینەریە یا زۆرترین لایکی وێ بێ. بەڵام ئەمە کورسات ڕاستەوەی کە جەناب تەڵێ چکە تۆ خۆت ینی شیشی لەوانی کە لەم کەناڵەیە مێژوویشی دێرینەدا بووە و خەڵکی شاهدیەوەدا کورسات یانیەوەی کە کاری کردووە بۆ خزمەتکردن بۆ کردوێتی یەک دنیا دەستخۆشی و یەک دنیا خەڵاتی نێودەوڵەتی و هەرێمایەتیشی بەدەستێناوە تا ئێستا نەیکردووە بە هەڵاو بێباسی بکە. ئێکەواتیانی کورسات ئەمەیە و بەردەوامیشە بێ. پێت وایە لە دوای 25 ساڵ کارکردنەوە کورسات دەبێ بە چ شێوازێکی دیکە خزمەت بە کۆمەڵگەی کوردی بە هەر چوار پارچەی هەرێمی کوردستان بە هەموو کوردان لە هەموو دنیادا بکە. کاکشێخ من ئارزم کردی بەڕاستی شانازی بە کورساتەوە ئەەکەم کە پێناسەکەی خۆم لە کورسات و لە ڕاگەیەنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە پێمەڵێن موزیە. هیوادارم کورسات لەسەر ئەو ڕێچکە جوانەی کە لە سەرەتایی دروستبوونیەوە دەستی داوەتێ ماڵی هەمووان بێ، جوانترین دروشمە. بەڕاستی قسەی زل هەمومان نەتوانین بیکەین، بەڵام جێبەجێکردن و پاراستنی زۆر زەحمەتە. هەستەکەم کورسات ئەو بەڵێنەی خۆی پاراستووە تا ئێستا، هەستەکەم کورسات بەڕاستی ماڵی هەمووان بووە. ئەوە چەند ڕۆژە من سەیری شاشەی کورساتەکەم کە هونەرمەندان، ئەدیبان، خەڵکی دیاری کوردستان، هی ناوچەکان بە هەر هەموویەوە هەر هەمووی باسی هەموو بوارەکانیان کردووە کە کورسات توانیوێتی خزمەتی زۆر زۆر باشی تیا بکە. من هیوادارم کورسات بەو ڕۆحیەتی کوردانەیەی کە چەندێک باجی لەسەرداوە دە ئەوەندەش باجی تری لەسەر بە بتوانێت کوردایەتی خۆی، بتوانێت نەتەوایەتی خۆی، بتوانێت خۆشەویستی بۆ پارچەکانی تری کوردستان وەکو یەک، وەکو ئەوەی کە ئێمە هەر هەمومان یەک پارچەین، کورسات بتوانێت ئەو تەوازنە ڕابگرێت و بە دڵنیاییش کورسات بەم شێوەی ئێستەی زۆر جوانە، بەڵام بەو هەڵوێستانەی ئەوەندەی تر جوان و سەرکەوتوترە بێ. ئەوەن گەورە کردین کاک شێخ جەمال، ئێمە خۆشحاڵین ینی ئەم گفتوگۆیە ئەوەندەی تر ینی دڵخۆشی کردین کە بەردەوام بین لەسەر ئەو نەهج و ئەو ڕێبازەی کە ینی خاتوێرە ئیبراهیم ئەحمەد و جەنابی سەرۆک مام جەلال بۆ کورساتیان داناوە. حەزەکەم ختامی بەرنامەکە لای جەنابێ بێت لە یوبیلی زیوینی کورساتە، خۆت بزانام چی ئاراسی بینەرانەکەی کۆتاییش بە بەرنامەکە بێنە. فەرموو کۆتایی لای کاک شێخ جەمالە. برادەران ئەگە کاک ڕێکەوت کامێرەکەی بۆ سەیری کامێری پێنجمان بۆ بە کاک شێخ. فەرموو کاک شێخ. بینەرانی خۆشەویست، وەک ئاگادارن کە ساڵیادی دامەزراندنی سەتەلایتی کورسات، کەناڵی دەستگای میدیایی کورسات بە خۆشەویستیەکی زۆرەوە لە ناو هەموو جەماوەری کوردستانە پێشوازی لێکرا. دیارە کورسات کەناڵێکە خۆشەویست و ئازیزی هەمومانە بەنسبەت ئێمەشەوە بەڕاستی جگە لە خۆشەویستی و ئازیزی و ئەوەی کە ماڵیشمانە شوێنێکی پیرۆزە. هیوادارین ئیشەڵڵا کەناڵی کورسات هەمیشە لە بەرەو پێشچوون و لە سەرکەوتنا بێ و زۆر سپاس بۆ هەموو لایەکتان کە تا ئێستا لەگەڵمان بوون. زۆر سپاس بۆ برای بەڕێزیشم کاگاوڕێ و هەموو کارمەندانی کورسات چاویان ماچەکەم.